وەک خۆت باست کرد میوانێکی ئەزیز مانێویش بەڕێز مەلا حەسەن گەرمیانی ئەندامی لیژەی ناوچە دابڕاوەکان و مادەی 140 کاک مەلا حەسەن بەیانیت باش. بەیانی باش زۆر سپاس. کاک مەلا حەسەن با من لەسەرتاوە باسی ئەوە بکەم ڕاستپاردەکانی دیداری یەکەم تا چەند کاریگەری هەیە لەسەر دیداری دووەم. باز لەوە کرا کە حەوت لیژنە هەیە، ئەم لیژنانە ئەرکەکانیان چۆنە با ئێمە لە سەرەتا لەوەوە دەست پێ بکەین فەرموو. سەرەتا زۆر سپاس بوت. ڕۆژ باش لە خەڵکی کوردستان بە تایبەت ئامادەبووان و بەشداربووانی دیداری یەکێتی نیشتمانی کوردستان بە ئومێدین دیدار ئەو گرنگی خۆی هەیە بتوانێت بە ڕاستپاردەیەکی باشەوە بتوانین دیدار ئەمڕۆ کۆتایی بێتێ و ئەو ڕاستپاردانە بێتە مایەی گەشەپێدانی یەکێتی نیشتمانی کوردستان، مایەی ئەوە کە بتوانرێت هەموو ئەو پێشنیاز و ڕێیانەی نزیک 11,000 ئەندام لە نۆ کۆنفرانسی مەڵبەندەکانە یا ناوچەکانە کە ساز درراوە ئەمڕۆ بڵێن مشتوماڵەکەی بکەین کۆیکەینەوە شتە تازەکانش کە لە کۆنفرانس هەنەوتراوە بخرێتە سەر ڕاستپاردە و دوار راپۆرت بخینە بەردەستی بەڕێزان مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ بڕیاردان لەسەر ئەو ڕاستپاردانە و کار لەسەرکردنی ئەو ڕاستپاردانە کە لە دیداری ڕابردووە کاری لەسەر کراوە و تەرجەمەی بەرنامەی کردارەکی کراوە لە نیوان ئەو فترە زەمەنەی دیداری یەکەم و دیداری دووەمە کۆمەڵێک دەستکەوت ڕەنگی داوەتەوە لە بەرنامەی کاری یەکێتیە کە لە چوارچێوەی ڕاستپاردەکانی دیداری پێشوا خۆی ئەبینێتەوە. بۆیە ئەم دیدارە زۆر گرنگە، زۆر ژیاریە لەبەر ئەوەی سەرجەم ئەندامانی یەکێتی نیشتمانی کوردستان و دۆستان تایە بەشدارە بن و بەشدار ئەبن لە بەرنامەی کاری داهاتوو یەکێتی نیشتمانی کوردستان. ئەوە خۆی لە خۆیە ئەوە ئیسپاتەکە کە یەکێتی بەردەوام گەڕاوەتەوە بۆ ڕێی جەماوەرەکەی، بۆ ڕای ئەندامەکانی، بۆ ڕای کادیرەکانی و بەشداریان پێکردووە لە جێبەجێکردنی بەرنامەی کاری ڕێکخراوی خۆیان. باش کاک مەلا دوێنێ لە وتارەکەی کاک قوبات تاڵەبانیشە باسی لە خاڵێک کرد، ینی بەلای منەوە بەڕاستی خاڵێک بوو کە جێی سەرسوورمان بوو یاخود جێ ئەوە بوو کە قسەی لەسەر کرێژ ئەوە بوو وتی داوای لە ئەندامەکان کرد، داوای لە لایەنگران کرد کە ئەوسا ئەوانە یانود ئێوە ڕێک بن، وتی ئێستا ئێمە ڕێکین ئێوە وەرنە پێشەوە ئێوە، ینی ئەم مەبەست لەم قسەیە چییە کاک مەلا؟ چۆناهی ئەمان ئێسایانوێ ینی سەرکردایەتیەکە و حیزبەکە وای لاتوە کە ئیتر تەواو ئێستا ئەو خەریکی خوارەوە بێ؟ مەبەست لەو قسەی بەڕێزیان ئەوەیە کە ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان تەبیعەتی وایە حیزبێکی فرەمنبەرە، حیزبێکە ڕێی جیاوازی تیاجێ ئەبێتەوە. هەندێک جار ئەو ڕاجیاوازە ئەو فرەمنبەریە سوء ئیسفادەی لێ ئەکرا لەسەرەوە ئەبووە مایەی ئەوە مەسەل نەتوانرێ تەوحیدی فکر لە ناو یەکێتی بکرێ. بەڵام خۆشبەختانە ئێستا سەرۆک یەکێک لە مەهامەکانی بە تایبەت لە دوای دیداری یەکەم یەخستنی ڕێی یەکێتی نیشتمانیە. ئەمە یەکێک لە هینەکانە. بە ڕێی من دوو هەنگاوی زۆر گرنگتری نایە. دووەمیش یەخستنی مەرجەعیەتی هێزی پێشمەرگەی کوردستان، سێیەمی یەخستنی بڕیاری خەرج و کۆکردنەوەی داهات و مڵکوماڕی یەکێتی بوو. یعنی ئەوانە بۆ خۆی گرنگی خۆی هەیە هەمووی لە دیداری یەکەمە لە ژیانی حیزبیە. بەڵێ لەبەر ئەوەی مەسەل ینی لە حیزبە وەحدەی عەمەل هەیە و وەحدەی بیر هەیە، یەکێتی بیر و یەکێتی کار. تۆ ئەگەر ڕاستە ئێمە یەکێتی نیشتمانی ڕێکخراوێکە لەسەر پرەنسیپی سۆشیال دیموکرات کارەکە و سۆشیال دیموکراتیش فرەمنبەری یەکێکە لە ئەساسی ئەو حیزبە. خۆشبەختانە ئێمە دوژمنەکانمان نەیارەکانمان ڕەهنیان لەسەرەوە کرد کە یەکێتی بڵاوی لە یەکا دوای مام جەلال. بەڵام خۆشبەختانە ئێستا وردە ئەو یەکێتیە نوێیەی کە هەنگاوی بۆ ئەنین بەڕاستی ئەم دیدارانە بووەتە بەشێک لە ئۆرگانیکیانی یەکێتی نیشتمانی کوردستان. مەسەر تۆ بتانی زۆربەی ئەندامەکانی خوارەوە بەشدار بکەیت لە بڕیاری حیزبی. جا بۆیە
ئومێدی سەرکەوتن بۆ دیدارە خوازین ئەزانم 12,000 12,000 و خسوورە من کردمە 13 بۆی ژمارەکە ڕێک بێت ئاڕێک بێ بەڵێ بەشدار بۆ کاتە کاگمەلە حەسەن تا چەند گرنگە هەمووان بەشدار بن لە بڕیاری حزبی یاخود کاریگەریان هەبێت لەسەر فراوانکردنی هەیکەلێتی حزبی گرنگی بەشداربوونی بنکەی حزبی لەم دیدارانە ئەوەیە چونکە تو بڵێن کەوادر و ئۆرگانەکانت کە لە ناو خەڵکایە نزیکن لە خەڵکەوە تەماسن لە خەڵک داواکاریەکانی خەڵک و جەماوەرەکەی تۆ ئەوان چاوێکی تیژ و دەنگێکی ڕاستەقینەی ناو خەڵکە نەگەێنێتە کادەی یەکێتی بۆ یەکێتی نیشتمانی داخوازی جەماوەرەکەی بزانێ و بتوانێت چۆن جاران لە شاخ یەکێتی نیشتمانی لە ڕێی ئەنجومەنی گوندەکانەوە کە لەوێ بەشداری بە خەڵکە کرد لە شێوەی حکومڕانی و کاری ڕێکخراوەیە ئێستاش ئەو نەریتە جوانەی یەکێتی نیشتمانی لەم دیدارانە ڕەنگ ئاتەوە کە تۆ بتانی جەماوەرە حیزبیەکەت بنکە دەنگدەرێکەت جەماوەرە ڕێکخراوەکەت دۆست و لایەنگرەکانتیش بەشدار بکەیت لە یاجێیان بکەیتەوە ڕێیەکانیان لە چوارچێوەی ڕێی یەکگرتووی یەکێتی نیشتمانی کوردستان لە بەرنامەی کاردا کاک مەلا تاکو دوێنێ نۆ کۆنفرانس ئەنجام درا لە ئامادەکاریەکان بۆ دیداری یەکێتی گرنگی کۆنفرانسەکان لە چیا بوون کاک مەلا ئەو کۆنفرانسانە یعنی بۆچی هەر پێش دیدارم کۆنفرانسانە ساز کرابوون ینی ئەم کۆنفرانسانە کۆنفرانسی ناوچەیی بوو بۆ نمونە مەسەر لە کەرکووک بڵێن برای بەڕێزمان کاکاسوە مامەند کە لێپرسراوی زۆنی یاخود مەکتەبی سیاسی کە زۆنی کەرکووک و سەلاحەدین پێکەوە گرێدا ینی بۆ نمونە یەکێ لە کۆنفرانسەکان لە کەرکووکە ساز درا سەرجەم مەڕبەندەکانی حەمرین و ڕۆژهەڵات دووبز و ڕۆژئاوا داقووق و لەگەڵ مەڕبەندی کەرکووکە تیایدا بەشدار بووین محوەری کەرکووک بڵێن ئەمە گرنگی ئەو کۆنفرانسانە لەوا خۆی بینێتەوە ینی سەرجەم ناوچەکان سەرجەم سنوورەکانی کە ڕایەڵەی ڕێخستنی یەکێتی نیشتمانی تایە بەشدار بوو و سەرجەم پێکاتەکان لەبەرەوەی یەکێتی نیشتمانی کوردستان حزبی نیشتمان پەروەران و حزبی شەهیدان و حزبی نوێگەری و تازەگەریە کە بەشدارە لە پێکهێنانی ڕێی حکومڕانی لە بۆ داهاتووی کوردستان بۆیە گرنگە بەشداریکردنی ئەو بنکە جەماوەریە ئەو بنکە حیزبیە کە ڕاوسەرنجەکانیان لە کۆنفرانسەکانە گەڵاڵە بووە و ئێستا جارێکی تر ئەو ڕاوسەرنجانە دێتەوە دیدار وە شتی تازە و نوێ هەبێ کە نەوترابێ ئەخرێتەوە سەر راپۆرتەکان کە لە بەشەکانە ئەخەمڵێ ینی ئیشی لیژنەکان ئەوەیە کە کار لەسەر ئەو کۆنفرانسانە ئەکەیان کار لەسەر بابەتی ئێمە راپۆرتی کۆنفرانسەکانمان پێیە باشە ئێستا لە دیدارە مەسەل ڕێیەکی تازە ئەوترێ پێشنیازێکی تازە دێتەکایەوە سەرنجێکی تازە ئەگەر دووبارە بێ ئێمە لەگەڵ راپۆرتەکەی ترا بەراوردەکەین پێویست ناکە ئیزافە بکرێ بەڵام شتێکی تازە بێ یا دوو ڕێی جیاواز هەبێ لەسەر بابەتێک ئێمە هەردوو ڕێیەکە ئەنووسین وەکو ڕاستباردەی خینە بەردەست سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بەڕێز باشە کاگمەلە حەسەن من سەرتا لەگە کۆسارە باسیەوەمان کرد کە سەرۆک مامجەلال یاخود خودی سەرۆک باڤڵ تاکیدیان لەسەر لیژنەیەکی تایبەت کردووە کە لیژنەی ناوچە دامڕێراوەکانە کە پێشتیش لە دوای ساڵی 2023 سەرۆک مامجەلال بایەخێکی تەواوی بە ناوچە دامڕێراوەکان داوە ئەو لیژنەی ئێوە کار و چالاکیەکانی چۆن هەڵاسەنجێنی ئایا ئەمڕۆ ئێوەش راپۆرتی کۆتایی خۆتان ئەبێت دیارە ناوچەدا بڕێنراوەکان و مادەی 140 کە مادەیەکی دەستوریە لە دەستوری عێراقا جێگیر کراوە بەس جێبەجێ ناکرێت بەڵام ئێمە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین ئالێتێک میکانیزمێ بدۆزینەوە چۆن بەدوادا چوون بکەین بۆ ئەو بەند و هەنگاوانەی کە دەستور لە چوارچەوەی مادەی 140 لە دیدارەکە باز لەو میکانیزمە کراوە کاگمەلە حەسەن بەڵێ یەکێک لە ئەو ڕاستپاردانەی هەم لە کۆنفرانسە مەحەلیەکانەوە هەم لە دیداری پێشوشا و لەم دیدارشە جەختی لەسەرەکەینەوە دروستکردنی ناوەندێک یا سنتەرێکە بۆ سەرجەم ناوچە جێناوەکان لە شنگالەوە تا مەنەلی
شت چەپێکی کەمە لە هەرێمی کوردستان ئەگەر بەراوردی بکەیت لە ڕووی خاک و لە ڕووی پێکهاتەوە. پێشنیارەتان بۆ حیزبەیە بۆ حکوومەتەکە؟ وەڵاهی ئێمە دیارە دوو بەشە مەسەلێکێتی نیشتمانی کوردستان بە ئستافێک بەشداریەکە لە حکوومەتی هەرێم و لە حکوومەتی بەغاش. ئێمە لە ڕێی نوێنەرەکانمانەوە هەم لەوێ کاری لەسەر بکرێ هەم یەکێتی نیشتمانی خۆی لەبەرەوەی ئێمە ئیستا مؤسسەیەک دامەزراوەیەکی حکومیمان هەیە کە خۆی بینێتەوە لە لیژنەی باڵای مادەی 140 کە بەڕێز هادی عامری سەرۆکی لیژنەکەیە و دوای ئەوە ئێمە نووسنگەی مادەی 140مان هەیە لە کەرکووک کە مامۆستا کاکە ڕەش سەرپەرشتیەکە لە حکوومەتی شەکاک بوو. ئەمە حکوومەتە لە خانەقینی شەمانە و خۆشبەختانە لەسەر ڕاستپاردەی دیداری یەکەم نووسنگەیەکی تری مادەی 140 لە مووسڵ کرایەوە. ئەمە کارێکێکە لە دەستکەوتەکان ڕاستپاردەی دیداری یەکەم. بەڵێ جا بۆیە کێشەی خاک کێشەیەکی ژیاریە حیاتیە بۆ ئینسان. من زۆرجا لە کۆڕ و کۆبوونەوەکانە باسەکەین ئەڵێن هەر ئینسانی خاکی لەدەستدا ئەبێتە ئاوارە و مهاجر. مهاجرش ئینسانە بەڵام لەبەرەوەی خاکی نییە پەراگەندەیە هەر ڕۆژی ها لە وڵاتێک وا لە شوێنەکە قەت ئیستقرار وەخۆیەوە ناوینە. من خۆم یەکێکم لەو نمونانە لە 75-76 کە دەرپەڕێنران لە گوندەکەمان ئاوارەی شاری خورماتوو بووین. دوایی لە ئەنجامی دەرکردنمانە بەو زۆڵم و چەوسانەوەیە لە هەشتاکانەوە تێکڵاوی ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بووین بۆ ئەوەی بتوانین بەشدار بین لە قۆناغی ڕزگاری نیشتمانی کە ڕزگاری خاک و گەل و نەتەوەیە بۆ ئەوەی کورد بە مەهامەکانی خۆی بگات. جا بۆیە ئێمە لە شنگالەوە تا مەنەلی نزیکەی 1 ملیۆن و بەس لە کەرکووکە 1,200,000 دۆنم زەویمان لە 75-76ەوە داگیر کرابوو تا 2003. 2003 بە واقع ئێمە وەرمانگرتەوە بەڵام بەداخەوە لە 2005 مادەی 58 لە دەستوری کاتی تەسبیت کرا لە دەستوری هەمیشەیە بووە مادەی 140. ئەمما دە دەستوریە نەیارەکانمان باسییان لەوە ئەکرد کە سەقپە زەمانەکەی تا 2007 بوو بە حیساب جێبەجێ بکرایە ئەیانوت کۆتایی پیاتەوە بەڵام خۆشبەختانە محکەمەی اتحادی ئەکتیڤ بوونی مادەکەی سەڵمان کە مادەیەکی زیندووە کۆتایی پێ نایە و پەیوەستیش نییە بکاتەوە. جا بۆیە ئەم مادەیە مادەیەکە لە مادەکانی دەستور و ئێمە وەکو کورد وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە هەردوو دیدارەکە تاکیدمان لەسەرەوە کردوتەوە ناوەندێک یا سنتەرێک دروست بکرێ سنتەرێک بێت لە دەرەوەی کاری ڕێکخراوەی بێت چونکە ڕێخستن ئیشی کۆکردنەوەی دەنگە ئیشی ڕێخستنە ئیشیەوە بەڵام ئەم سنتەرە تایبەت بێ بە متابعە و بە بەرنامە و نەخشە بۆ گەیشتن بەوەی کە بتوانین ئێمە باقی ئەرزە داگیرکراوەکانمان باقی پاشماوەکانی تعریب بتوانین بە میکانیزمێکی قانونی جێبەجێ بکەین. دوێنە لەوێش باسم کرد ئێمە لەبەر ئەوەی مادەکە مادەیەکی دەستوریە جێبەجێکردنی مادەی 140 پەیوەندیەکی ئۆرگانیکی هەیە لەگەڵ قانونە لەبەر ئەوەی مادەکە خۆی مادەیەکی دەستوریە. جا بۆیە ئەو ناوەندەی کە دروست ئەکرێ پێشنیازمان کردووە ئومێدمان وایە لە داهاتووی دیدارە تا مؤتەمەر بێتە قەرار یەکێتی نیشتمانی وە سنتەرەکەی لە کەرکووک بێت لەبەرەوەی کەرکووک سنتەری کێشەکانی ناوچەی جێناکۆکە بە حکمی گرنگی کەرکووک بە نسبەت کورد و یەکێتی نیشتمانیەوە. و لە شارەکانی ترا لق و پۆی هەبێ مەسەر بۆ نمونە لە شنگال هەیبێ لە خانەقین هەیبێ لە قورماتوو هەیبێ لە داخۆق هەیبێ بۆ لەبەر ئەوەی لەوێ تۆ لە ڕوە قانونیەکەوە ئێمە لۆبی ئەوە بکەین ئەمە ئەم سنتەرە پێویستیشی بە کەسی یاسایی هەیە کەسی یاسایی بزەبت ئێمە مافەروەران و ڕاوێژکاری یاساییەکی زۆرمان هەیە خوانەی بڕێ لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە دەیان کەڵەپیاوی خاوەن ئەکادیمی دکتۆرا لە قانونی عام و خاصمان هەیە بتوانین ئەوانە ڕێکخینەوە و بتوانین ئەگەر عفوم بکەی بە فکرەکە بگەێنم بۆ ئەوەی بتوانین بەڕاستی بە یار و نەیاری بساڵبێنین کە مادەی 140 مادەیەکی قانونیە دەستوریە دەستور باوکی قانونەکانە بۆ جێبەجێکردنی بۆ گێڕانەوەی مافی خوراوی جوتیاری کورد بۆ خاوەنە ڕاستەقینە. باش ئاکامە ژوازان پرسیاری بەس بام پرسیارەکەم بکەم وەکو لیژنەی ناوچە دابڕنراوەکان لەگەڵ بەشی یاساییە قسەتان کردووە کە بتوانن ئەم سنتەرە ئەگەر دانراوە ئەگەر دروستکرا
بتوانن ئەم کارانەی تیانجامن کە باست کرد. ئێمە جاری پێشوو لە دیداری پێشوە لێژنەی یاسایی و مادەی 140 یەک لیژنە بوو. ئەگەر باش ئەوە باشتر نەبوو، ئەوە باشتر بوون. ڕۆژی پێشوو لەگەڵ بەڕێز لیژنەی باڵا و کاک دکتۆر یوسفیشا عینەن پێشنیازم کردەوەتم وەکو دیداری پێشوو وا باش بوو یا وا ئیزافەی بکەین مادەی 140 و لێژنەی یاسایی لەبەرەوەی پەیوەندیەکی حیاتیان بەیەکەوەیە. ئێستاش نەچووە بچێ ئێمە کە لە ئەگەر خوای کرد ڕاستپاردەکە سەری گرد و بووە جێی بایەخی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی گەیشتە ئەو قەناعەتەکە یا ئێمە بە دوو شاخە یا بەشێک بکرێتەوە بەشی مادەی 140 و یاسا لە چوارچێوەی سەرجەم مەڵبەندەکانە یاخود ناوەندی یا سنتەرێکی جێبەجێکردنی مادەی 140 لە ڕووی یاساییەوە پێک بهێنرێ بۆ ئەوەی بتوانین مەسەر تۆ بەیانی لە جاتی ئەوەی کاک حەمەدەمین و برادران لە سەرگەڕان من لە داقۆق و خورمات و برادێکی تر لە شنگاڵ و ئەوێ یەکێکی تر لە دەشتی مەنەلی و گوڵاڵە و سعدیە ئێمە بە لژنەیەکی یەکگرتووی یاسایی و چالاکوان بچینە بەغا لژنەی مادەی 140 هەیە لە ناو پەرلەمانە لژنەی باڵای مادەی 140 هەیە لە عێراقا کە وەکو وتم بەڕێز هادی عامری لێپرسەر یەکەمێتی سەرۆکی کۆمارمان هەیە و لە ڕێگەی ئەو لۆبی و ئەو کەسانەمانەوە بتوانین لە ئەنجومەنی وەزیرانیش تا ئێستا ئێمە سێ جۆر لە باش تعریبمان هەیە لەسەر ئەرزی کورد. یەک ئیستملاک، دوو ئەطفا، سێ ئیستیلا. ئێمە تا ئیسە خۆشبەختانە لە 2012 بە هیمەتی هەموو لایەک بڕیاری 29 دەرچوێندرا لە وەختی بەڕێز مالیکیدا سەرجەم کێشەی تعریبی بەشی ئەطفا چارەسەر ئەکا. ئێستا لە ساحەی وزارەی عەدلە بەشێکی باشی چوەتە پێشەوە ئومێدمان وایە جێبەجێ بکرێن نزیکەی 900,000 دۆنم چارەسەرەکە. ئەمە بەشێکی بەشی دووەمی ئیستملاکە. ئیستملاک قانونی سێ کە نزیکەی 8 تا 12 بڕیاری مەجلیسی قیادەی سەورەی هەڵوەشاندەوە لە پەرلەمانی عێراقا، بەڵام هێشتا میکانیزمی جێبەجێکردن و ڕێنمایەکان دەرنەچوونە. بەشی سێمی کە کێشە سەرێکەکەی ئێمەیە کە ئیستیلایە. ئیستیلا وەختی خۆی بە قەراری 117 ساڵی هەفتا دەرچوێندرا قەراری ئیسلاحی زراعی پێوترێ بۆ موڵکدارەکانی سەرانسەری عێراق نەک بەس کوردستان بۆ تەحدیدی مولکیەی موڵکدار. بەشی خۆیان لێ جیاکردەوە لە بەراو لە دەیم بە هەر شار و شوێنێک بە گوێرەی واقعی ئەوە باقیەکەی بووە مڵکی وزارەی مالیە. وزارەی مالیە بە قەراری تەوزیع گرێبەستی کشتتوکاڵی لەگەڵ جوتیارانە گرێدا. لە عێراقا مەسەل هەنێ جاری یەک تۆز کورتی بکەرەوە کاکمەلا لەبەروی کاتمان نەما. والله من لەبەرەوەی دەردەدڵی زۆر لە دڵایە هەستی پێەکەین بەرنامەیەکی درێژخایەنی زانستیانە سەدام هەمووی بە قانون کردە ئیلا ئەبێ بە قانون هەڵی وەشێنیتەوە. ینی کێشەکەمان لەوە هاتا جا ببورن. ئیستیلا دوێنێش باسم کرد ئاماژەم پێدا ئێمە پێویست ئەکا لژنەیەک بچینە لژنەی باڵا لەوێ لە ڕێگەی لژنە پەرلەمانێکەوە کە مادەی 140 لە ڕێگەی سەرۆک کۆمار و لە ڕێگەی وەزیرەکان و بە تایبەت کا خالیشوانی بچینە لای هادی عامری تێگەێنین بڵێن ڕاستە ئەم قەرارە لە سەرانسەر عێراقا هەیە، بەڵام لە کوردستانە 400,000 دۆنم بەمە گرێدراوە بە فێڕێک لە پێناو تەغییری دیمۆگرافی و تعریبە ئەمەیان کردووە تا ئێستاکە نەتوانراوە هادی عامری لەوە تێبگەێنرێ بۆی تێگەێنین. ئەمە تەغییری دیمۆگرافیە و ئەوەی وزارەی مالیە لەگەڵ کیا تەعاملی کردێ یەکەم لەگەڵ جوتیاری سنوورەکە بە کورد و عارەب و تورکمانەوە بتوانرێ ئەو حەقا بگەڕێنەوە کە 400,000 دۆنمە و لەبیرم نەچێ ئێمە و تورکمان و هەندێک عەرەبیش هاوبەشین یەک کێشەمان هەیە لە کەرکووکە. خۆشبەختانە ئەم جارە لە تۆبزاوە و سەرگەڕان و ئەوانە ئەو تەنسیق و هەماهانگیە دروست بوو لە بین کورد و تورکمانە کە خۆیە بینێتەوە لە منتقەی یایچی حەمزەلی گومەتلار تازە خورمات و بەشێکیش لە لەیلان. جا کۆسەر من پێم باشە لە داهاتوویشی نزیکە پرۆگرامێکی تایبەت و جیاوازتر لەگەڵ مەلا حەسەنا بکەین.
سپاسانەکەم وڵاهی لە دڵنیایی لەبەر ئێمە کێشەمان زۆرە دەردە دڵمان ئەمە زۆرە پرسیاری ترماندا نبوو وەکو یەک پرۆگرامی تایبەت. وەکو باسی مەڵبەند و ئیش و کارەکان لە سنوورە بەڵام کاتەکارەوە بوو داوای دەست لێبوردنەکە خۆش منیش دانیشتەکەمان لێتان زەوت کرد ببورن نا دەستە خۆش بە بەڕێز مەلا چاکێک حەسەن سپاس کە لەگەڵمان نبووی سپاس ئەندامی بۆ ئێوەش. لیژنەی ناوچە دابڕەوەکان و مادەی 140 سەرکەوتوو بنوەکەمیشە دەستە خۆش بە سپاس.